السلام عليكم ورحمة الله وبركاته. أبو مسعود خدا لي رازي بيت بۆمان دەجێڕتەوە لە پێغەمبەری خواوە صلى الله عليه وسلم کەوا فەرموویەتی ئەوەی خەڵکی پێی گەیشتووە لە قسەی پێغەمبەرانی پێشووتر بریتیە لەوەی کەوا ئەگەر شەرمت نەکرد چی دەکەیت بیکە. خۆشەویستانم ئەم وتەیە بەڕاستی پێویستە کتابی لەسەر بنووسرێت کەوا ئەمڕۆ لە ناو کۆمەڵگا دەبینین کۆمەڵێک خەڵک کۆمەڵێک گەنج دەرکەوتونەکەوە شەرم و حەیان لەلا نماوە هەرچیان ویست دەیکەن چونکە پرسیارە لێ مەکە بۆ وا دەکەی بۆچی ئەوەت کرد بۆچی وات کردووە بۆچی دزی دەکەیت بۆچی بۆ منە زینا دەکەی بۆچی تاوان دەکەی چونکە ئەم کەسە شەرمی نییە ئەگەر کەسێک شەرمی نەبوو هەرچێک بێت دەیکات. بۆیە الحەیا و شعبەت من الئیمان حەیا و شەرم بەشێکە لە ئیمان کەسێکەوە ئیمانی نەبێت حەوایەشی نییە. هەر بۆیە پێویستە ئەم حەدیسە زیاتر ڕوونکردنەوە بدرێت لە سەریدا. بۆیە هەر کەسێکەوە حەیا و شەرمی نەبوو هەرچێکی بێت دەیکات. السلام عليكم ورحمة الله وبركاته.